ئێمە وەکو بەڵێندەران ناڕەزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بەو بێباکیەی کە حکوومەت دەیکات لەگەڵماندا بە ڕاشکاوانە ڕای دەگەێنین کە پاساوی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لە نەدانی پارە و ڕاگررتنی پێشینەی پرۆژەکان و ڕاگررتنی تەمویلی پرۆژەکان و ڕاگررتنی بارمتەی یاسایی و کار نەکردن بە چەکی بەڵێندەران تەنانەت لە دام و دەستگا حکومیەکاندا کاری پێ ناکرێت. لە تەواوی هەرێمی کوردستانە تەواوی بەڵێندەران کێشیان هەیە، بەڵام بە ڕێژەی جیاواز لە زۆنی سلەیمانی بەگشتی بە تەواوی پشتگوێ خراوە، یعنی نەک بڵین بە ڕێژەی لە سەدا 220 ئەکرێ بڵین لە سەدا 100 پشتگوێ خراوە. بۆیە ئەمەش ئێمە بۆ ئەوەیە گێڕینەوە کە مەسئولی وحدەی ئیداری ئەم شارە بە سستی مامەڵە لەگەڵم توێژەدا دەکات. بۆیە داواکارین بە جددی مەسئولی وحدەی ئیداری بێتە سەر خەت تاوەکو ئاوڕێک لەم توێژە بداتەوە. ئێمە لە شاری سلێمانی 1260 بەڵێندەرین 920 بەڵێندەر ئیفلاسی کردووە، ئەوەشی کەماوەتەوە لە لێواری ئیفلاسبووندایە، چونکە تەواوی ئەو بڕەپارە و سەرمایی کە هەمانە لە بانکەکانە یا دەستی بەسەرا گیراوە یا لە تەمویل سڕ کراوە کە ئەمە لە ڕووی یاساییەوە جینایەتە بەرامبەر بەم توێژە کراوە کە ئابرات دەستەیەک دایبیە ئەدزێ ساڵی حکومیەدەن، بەڵام حکوومەت دەیان ملیۆن بگرە دەیان ملیاری بەڵێندەران دەستی بەسەرا گیرا و کەسی ژنیە ئاوڕێکی لێباتەوە.